سڵاوتان لێبێت بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵقەی دووەمی بەرنامەی چاوپێکەوتن لەگەڵ بەڕێز مامۆستا کرێکار پێتان دەگەمەوە. مامۆسام کاتەوە باش سەرچاوان خێرات باس. مامۆستا لە ئەڵقەی پێشودا باسمان لە مەسەلەی هەڵبژاردن و ئۆپۆزیسیۆن کرد لەناو پەرلەمانی کوردستانە. ئەوەی کە بەلای خەڵکێکی زۆرەوە لە کوردستانە جێگەی پرسیارکردنە ئەوەیە کە لەگەڵ دروستبوونی لیستی گۆڕانە لە ساڵی 2009 بۆ بەشداریکردنی لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانە. مامۆستا کرێکار وە کەسێکی ئیسلامی ڕادیکاڵ ڕاستەخۆ پشتگیری لەو لیستە کرد، یان با بڵین پشتگیری لە گۆڕان دەکات لە ئێستاشدا. ینی گۆڕان کە کەسایەتیشی وەکو نەوشیروان مستەفا کە کەسایەتیکی عەلمانیە، کەسی یەکەمێتی و ڕێکخەرێتی و سەرۆکی لیستەکەش بوو لە هەڵبژاردندا، و مامۆستا کرێکاریش ئەوەی کە ناسی ومانە کەسایەتێکی ئیسلامی و کەسایەتێکی ئیسلامی ڕادیکاڵە. نهێنیەکانی پشگیریکردنی بۆ لیستی گۆڕان چییە؟ ینی فەلسەفەی پشگیریکردنی تۆ بۆ زوتنەوەی گۆڕان چییە؟ هیچ نهێنیەکی تیانە غەیری ئەوەی کە پێویستە گۆڕانکاری لە وڵاتی ئێمەشا ببێ. ئەم دوو حیزبەی دەسەڵات برا بەڕێزەکەم مەدای 20 ساڵ زۆریان لە ئەمنی قەومی کوردی فەوتان، زۆریان لەو خوێن و خەباتە زۆرە بە هەدەردا، زۆریان خەڵکی تر بێماف کرد، زۆر دیکتاتۆریانە تەسەڕوفیان کرد، ناتوانی ئیدارەیە دروستکەن، شەڕێکی ناوخۆی زۆر توولانیان نایەوە. دوایەوە کە دەستیان لە نەوت گیر بوو لە احتیلال پشتی گرتن، کوردیان کرد بە جنودن بلا حدود، کوردیان برد بۆ مەقبەرەتە شوهەدای نەجەف لەوێ بێ بە حرەز بۆ حیمایە بێ جوندەکانی احتیلال. ئەمانە زۆر زۆر شتی کوردیان بە هەدەردا، جگەلەوەی وەکو ئێمەی ئیسلامی زوڵمێکی زۆر زۆریان لێ کردین. ئێمە لە زمانی کیمیاویە هاوسەنگەری ئەوان بووین، پێشبڕکەکانمان لەو زمانەیە شەهیدە بوو، پێکەوە هەمومان جەبهەیەکمانە گرت. بەڵام ئێستا کە ئەوان گەیشتنە دەسەڵات وەکو حەسانی تەڕوادە پڕ بوون لە ناواخنیان، پڕ بوو لە مەشروعی غەربی بۆ لێدانی ئێمە. هەموو منەظەمەیەکی غەربی کە ئاهات و داوێنپێسی و خراپەکاری لە وڵاتی ئێمە یا جاسوسی لە وڵاتی ئێمە بڵاوە کردەوە لەلایەن خۆشەویستتر بوون لە هاوسەنگەرەکانی خۆیان. ئێستا کە نەوشیروان مستەفا ئەقلی بە ئیشەکە ئەشکێ کە ئەمە قەڵاکە ڕوخێنێتەوە، کە ئێمە وردە وردەوامان لێدێ ئێمە بێهیوا بین لەم کوردستانە. ئەنجا ئەو ئەفرادانەی کە ئەمان بێ وەکو دینێک و حیزبێکی ئومەمی بڕین ببن بە جوندی لە وڵاتانی تر و لە شوێنانی ترە دینەکەمان تەطبیق بکەین. ئەمە برا شتێکی زۆر خەتەرە نەوشیروان مستەفا هەستی پێ کردووە. ئەنجا هەستی پێ کردووە ئەو سۆشیالیستەی کە عالەم هەمووی گۆرانی بۆ ڕووخاوە ڕماوە لە وڵاتی خۆیان ئێستا معقول نییە کابرایەکی کوردی داما و هێشتا هەر گۆرانی بەو لەیلایەوە هەڵێ. ئەنجا ئەم پارتیوێکێتیان نەیانتوانی وەکو دوو حیزبی لیبراڵی مۆدێرن نەیانتوانی دیموکراسیەکەی خۆیان شەو ڕۆژ بە باڵایە هەڵەدەن، بەسیترین شتی بێن نەدی. کاکە خۆ بە دنیا جوانکردن نابێ. خان و قاتەکانیان بەرز کردوێتەوە، بەڵام خۆ کاکە و کۆمپانیانە هی ڕەش و ڕووتی میلەتەکە نین. هەموو هی ئەو جامانە سوورانن، هەموو هی ئەو 16 ملیارد دێرن کە جەڵال تاڵەبانی فەخریان پێوەکە، هی ئەو 2000 ملیۆنێرن کە لە سلێمانیە دروست بوون، هی خاتو ئیلینای خۆیەتی. لەبەرەوە برا بەڕێزەکەم نابێ ئێمەوا بە ئومێدە و تەماشای ئەو وەزع بکەین. گۆڕان کاتێک کە هاتە پێشەوە تەکانی بە گۆڕانکاریەکاندا، ئەو تەکانەی کە دروستی کرد جارە ناو زیندانەکانی گۆڕی ئێمە برایانی ئێمە ئەشکەنجیان لەسەر نەما حتا لە دیانە لە زیندانە لا کۆڵانەکانی پارتی لە ناو هەولێر. دوای ئەوە تەکانی بە خەڵکەکەدا گۆڕانکاری نەک لە ناو زیندان لەسەر جادەکان دروست کرد، لە دایرە دروست کرد، ئومێدێکی تری بەخشیەوە جارێکی کرد. ئێمەش کاکە گیان گۆڕانکاریەکەمانەوێ. من نەخۆشکەوە مەچم بۆ لای مزەمیدێکی مسلمان یا بۆ لای دکتۆرێکی کافر، هێچم بۆ لای دکتۆرێکی کافر من عیلاجەکەمەوێ. ئەو کە کافرە بەڵام عیلاجەکەی لەلایە، عیلاجەکە لای ئەم دکتۆرە دەزەکەوێت. دوای نەوشیروان مستەفا خۆ فکرێکی تەڕح نەکردووە تاکو بڵین ئێمە مناقەشەی فکری لەگەڵا بکەین. مەشروعێکی سیاسی، بەرنامەیەکی سیاسی ئیسلاحکاری تەقدیم کردووە، ئەژڵێ خەڵکینە تەئیدم بکەن. ئێمە ژێکێکم لەو خەڵکێک کە پێم وایە تەئیدکردنی شتێکی باش. بۆیە بەڕاستی من ئەو وعدەشم پێداوە، و من هەتا 8 دانە ساڵ لە 2009 ئەو وعدە ئەمە سەر و پشتی ئەگرم بێ ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان نامەیەکی بۆ بنەرم بڵم ئەرە کاکە مافێکمان لەگەڵ تا هەیە، بێەوە ڕۆژە لە ڕۆژان داوای شتێکی لێ بکەم، چونکە من کاکە نە مستەشارم نە کوڕە ئاغا، من کابرایەکی خاوەن فکرم، من باوەڕم بەوە هەیە گۆڕانکاریەک پێویستە لە میلەتی خۆما دروست بێت لەسەر ڕەسەنێتی کورد. لە هەمان کاتی شاخ خوێندنەوە یعنی لەسەر ڕەسەنێتی و نوێخوازی
لەم نوێکردنەوەی پێویستە وا بژین وەکو کە میلەتانی تری ژەژین بە ئاسوودەی لە وڵاتێکی دەوڵەمەندا لە وڵاتێکە خەڵکێک خوێنی داوە بەقەدەر هەموو زیندوەکانی سەر مردومان هەیە کوژراومان هەیە کاکە جان منیش وەکو ئەو خەڵکەی ترە و هەست و شعورەمەیە کە گۆڕانکاریەکە بە گۆڕان نەکرێ جناخۆ من برا بەڕێزەکەم یەکگرت و کۆمەڵ برای دینی منن بەڵام کاکە من مزەمیدە مسلمانەکەن مزەمید حافظ قورئان بێ خۆ من ناڕۆم ئیمامەتی بە نەوشیرا مستەفا بکەم ئێمە ئەڕۆین گۆڕانکاریەکەی لەگەڵ دروست بکەین لەبەرەوە بە هەموو شێوەیە پێویستە پشتی گۆڕان بگرین ئەم انتخاباتەی پتر بێتەوە کەس دەنگ نەدا بە یەکگرتوو بە کۆمەڵی ئیسلامی بیدا بە گۆڕان بۆی ئەو هەیکەلەکەی بە قووەت ببێ و بێتە پێشەوە ئیقامە حوجەکە بکا لە سەریان خۆ کاتە حوجەی غەرب ئەوە نابێ بڵێ ئیسلامی متەطەڕیفەکان هاتوونەتە پێشەوە ئەڵێن گۆڕانکاریەکان دروستکەن با نەوشیرا مستەفا بێ بە عەدنان مەندەریسی ئێمەش بەڵام مامۆستا حەز ناکەی ئەم پشتگیریکردنە توندەی تۆ لە بزوتنەوەی گۆڕان و لە نەوشیرا مستەفا زۆر جار لەلایەن ڕکابەرەکانی بزوتنەوەی گۆڕان و نەوشیرا مستەفاوە لە دژی بەکارەهێنرێتەوەوانێ زۆر جار ئەوترێت کە کەسایەتێکی تونڕەوی ئیسلامی وەکو مامۆستاکرێکار تیرۆریستی بزوتنەوەی گۆڕانەکە هیچ نییە ینی قسەیەک مەلا بەختیار بیکات چ تەسیرێکی لەم معادلەیە هەیە مەلا بەختیار ئەڵێ باشەوە تیرۆریستێکی وەکو مەلاکرێکار تەیدی نەوشیرا مستەفاکە تەیدی گۆڕانەکە و کاکە ئێمە هاوسەنگەرین و ئێخۆ هاو سەنگەر بوون ئەی بۆچی گۆڕانکارەکانتان قبوڵ ناکرە و کات دوایە من لە عالەمی سیاسەت و تەحالوفاتە برا بڕزەکەم چ مشکلەیەکی تایە باشە ئیمامی مەودودی ڕەحمەتی خوای لێبێ لە منیش گەورەترە ڕێکەوت لەگەڵ زەروەلی ڕئیسی حیزبی شیوعی پەتان خۆ نەوشیرا مستەفا وەکو ئەو زەروەلیە نییە لەبەر باشە بۆچی ناکرێ ئێمە ئیتیفاقەکان هەمووی لەسەر شتێک بکەین خۆ ئێمە اختلافمان لەگەڵ پارتی وێچێتیش وەکو حیزب نییە وەکو ئەفکار اختلافمان لەگەڵیان هەیە بەڵام کە مادام لەسەر دەسەڵاتن ئێمە ئەڵێن دەسەڵاتەکەتان خوار و خێچە پێویستە سلوکی خۆتان بگۆڕن ئەگەر نایگۆڕن عاقبەتەکەی تەحمل چ وەکو قەزافی بێت چ وەکو حسنی مبارەک لەو دیو شیشەکانەوە بە ماتوومەلولی بتان بینین خۆ معنای وانە ئەوەش دوور بێ بەڵام مەرحەلەی هەیە مەرحەلەی یەکەم ڕاستکردنەوەی سلوکە مەرحەلەی دووهەم تەفاهمێکە ئەبێ تۆزێک لە ئەسپەکان بێنە خوارەوە سەیریەوە عالەمە بکەنەوە خەڵکەش وەکو هەم بەشەر ئەگەر هەر نایکەن باشە خۆتان تەحملی هەموو عواقبێکی تری بکەن خۆم خەڵکەشانی لێ قایم کردو بەخوا خەڵکی تر بە تەکید لە یەکگرتو بەغیرەتترن لەگەڵ ئەوە شاکە یەکگرتو خاوەنی مووقفێکی جوامێرانە بوو لەبەرەوە من پێم وایە مەوزوعەکە لەوە نییە بڵێ وەڵام مەلاکرەکار تەیدی نەوشیرا مستەفا بکە من یەک کەلیمە لە نەوشیرا مستەفا و گۆڕانەوە ببیستمەوە بڵێ مەلاکرەکارمان ناوێت تەئیدمان کە بە تەکید ڕۆژی دووەم سەحبیەکە مۆلی بەڵام مەوزوعەکە خۆ لە شتێکیش نییە ئیتیفاقمان کردو و هەڵی وەشێنینەوە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەوانی ژوانوت خۆیان حڕن خۆوانە حیزبێکن هاتوونەتە پێشەوە دوایە تەعاملکردن لەگەڵ منە شتێکی قورسە لەبەر ئەو مەلەفانەی بە کۆڵ مادراوە من ئێستا لە نەرویجە خەڵکێکی نەرویجیش ئەوێ یارمەتیم بدا دکتۆر هەیە ئەوێ بێتە ماڵم یارمەتیم بدا بەزە ترسێلەوەی کە کەشف بوو ئەیخەنە خانەی ئەوە کە هاوکاری کەسێکی تیرۆری کردو خۆ تیرۆریستەکە لە دادگای نەرویجی لەسەرم نەچەسپاوە بەڵام زەختی ئەمریکایە کە دروستیە کاتو کابرا هەتا لە نەرویجا بێ هیچ کەسێ ناتوانە دەسی بگرێت بەڵام ئەگەر ڕۆژ بە وڵاتێکی تر ئەڵەن وەرە تۆ یارمەتی تیرۆریستتدا ئەوەیە مەوزوعەکە برا بەڕێزەکەم ئەنجا ئێمە تەیدی گۆڕانەکەین لەبەرەوە پێمان وایە بزوتنەوەی گۆڕانی نەوشیرا مستەفا ئالیەتی گۆڕانەکەیە بۆیە داوام لە هەموو مسلمانانیشەوەیە کە تەئیدی بکەنەوە مامۆستاتوانم بزانم ئایا هیچ پەیوەندیەکی شخصی لە نێوان مامۆستاکرێکار و نەوشیرا مستەفا ڕێخەری بزوتنەوەی گۆڕاندا هەیە یان نا هیچ نییە هیچ جۆرە پەیوەندیەک نییە نەڕۆژە لە ڕۆژان پێکەوە قسەمان کرد نەڕۆژە لە ڕۆژان تەلەفۆنێک ئیمایلێک خەتێک شتێک هیچ شتێکمان پێکەوە نەکرد و من قراءەتی خۆشمە چونکە یەکەم جاریش کە نووسیم هەر خودی گۆڕان نووسیانەوە لەسەرەوە کەوتیان ئەم هەڵوێستەی مەلاکرێکار پێویستە ورد بخوێنرێتەوە چونکە ڕەفزکردنەوەی زەرەرە قازان وەرگرتنیشی زەرەرە ئەبێ موازنەی ئەم زەرەرانە بکەی بزانی لە کامیانە بەرژەوەندیەک هەیە چونکە گۆڕان بۆ خۆشی پێی سیر بوو هەروەکو ئیسلامەکان کە پێیان سیروانی کەش پێیان سیر بوو بەڵام من بەڕاستی کە خوێندنەوەم بۆ خودی نەوشیرا مستەفا وەکو کەسایەتیەک ئەو کاتە زۆر زمانی کۆنیش کە هەبوو یعنی ئەو زمانانەی پێشووتریش کە لە یەکێتیشا بوو ئەو زمانانەی کە شەڕیشمان بوو پێکەوە دژی یەکتر سەنگەرمان هەڵکەند بوو
بەڵام شخصیەتی نەوشینەوە مستەفام هەر خوێندۆتەوە وەکو خوێندنەوە لە دوورەوە. ئەنجا دوای کە کتێبەکانی نووسی پەنجەکان یەکتری ئەشکێن و هەروە ئەوانی تر، ئەنجا دوای ئەوەش کە ڕیزەم زنجیرە مەقالەکانی ئەنووسیەوە لەسەر ئەو مفاوەساتەکانی خۆیان و بەغدا و دانیشتن و ئەم جۆرە شتانە، ئەنجا لەسەر هی پارتی معدەنی ئەم پیاوە لە گۆڕانکاریەکانیشە کە ئێوێ بیکە زیاتر دەرکەوت. هێ باش ئەم کابراش لە هەمان کاتایی ناسین باشە خۆمە هیچ کەسە ناڵێ وەڵامە پارەی دزیوە، کەس ناڵێ مەداوین پێسی کردووە. ئەوەی کە ئەوترێ پێ وڵا خەڵکی کوشتووە بۆ کەمی کوشتووە، بۆ کەمی کوشتووە، بۆ بە فیکەیەک بە حیمایەکانی ناودا ئەدێ ئەو 12 دیلە بکوژن با دەستان ڕابێ لەسەر خەڵک کوشتن. هێ ئاوایە براکەم، یعنی خۆ قابلە چێ پارێزن لەو وەزع. بەڵام نەوشیرا مستەفا نەزەریەیەکی نوێی هێنایە پێشەوە کە لەگەڵ قۆناغی نوێی کوردایەتەکەی ئاگونجێ بۆی ئەمنی قەومی کوردیش بپارێزێن. ئەو هەموو تەدەخولانەی ئێران و تورکیاش کە بە کەیفی خۆیان تیلیلیە لاڵێن دێن و ئەڕۆن بە کەیفی خۆیان ئەڵەی لە سنە و دیاربەکرا حرەکەت دەکەن. ئەوەش ناکرێت کاکە، ئەوەش ناکرێت. اینجا جیلێکیش پێگەیشت و متەطەلباتی تازەیەوێ، جیلێکە هەمووی لەسەر ئینتەرنێت ئێستا ڕۆشنبیریەکی بەرفراوانتری هەیە، جیلێکە معقول نییە کە ئابرا وەڵا خاوەن مەلەفێک بەو شاخ و چێوە بۆ ئێستا ساحەبی بیرەنەوتە، بەڵامێکی چکە دکتۆرای لا ئەلکترۆنیاتە هێناوەتەوە تەعین نابێ بێ بیکرد بە مامۆستا لەم تۆستەیەکە لە نێوانی کەلار و کفریە. ناکرێت، خۆمانش ئاوا ناکرێت برا بەڕێزەکە. لەبەرەوە من پێم وایە بزوتنەوەی گۆڕان ساحەبی نەزەریەک بوو، داهێنانێک بوو، شتێکی زۆر بە جورئەتەوە خیتابێکی سیاسی بە قووەتی هێنایە پێشەوە تەئید نەکردنی بەڕاستی لادان بوو لە حەق. من ئاوایە بینم. بەڵام مامۆستا ئەوەی ئێمە لە ساڵانی 90دا و ئەو سەردەمانی کە جەنابەت لە ناو بزوتنەوەی ئیسلامی کوردستانە بوویت لێمانە بیسید و لە ختابەکانتە بە ئاشکرا دیارە تۆ زۆر دژی ئەلمانیەت بووی، زۆر دژی ئەوە بوویت کە ئەلمانیەت لە کوردستانە حکوم بکە و زۆر جار حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی کە بە دەزیکێتی و پارتیۆ بوو ئەوان دو حیزبی ئەلمانی بوون بە حکوومەتێکی جاهیلت لە قەڵەمەدا و جیهاد بە فەرز زانی بەرامبەریان. بەڵام خۆ ئێستاش بزوتنەوەی گۆڕان زۆربەی سەرکردەکانیان کەسانی ئەلمانین، ئەوانن کە لە ناو کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستاندا لە سەرکردایەتیدا بوون و باڵادەست بوون لە ناو کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان کە پارتێکی ئەلمانی بووە. یعنی سەرکەوتنی ئەمانیش و چوونیان بۆ سەردەسەڵات بە هەمان شێوە هەر سەرکەوتنی ئەلمانیەتە و هەر گرتنە دەستی دەسەڵاتە لەلایەن ئەلمانیەکانەوە. کێشە نییە، هەندێک کەسێ ئیدعای ئەلمانیەتەکە کە هەندێک کەسی تر هەیە ئەلمانیە حدودی خۆشیە زانە بەرامبەر بێجێکی. ئێمە اختلافی فکر علاقەمان بەسەر نییە، تۆ ئەلمانی بیت، یەزیدی بیت، مەسیحی بیت، کۆمونیستی، هەرچی شتێکە هەیە. مهمە تۆ حدودی خۆ دەپارێزی، هجوم ناکەیتە سەر مافی من، سنووری خۆ دەپارێزی، سنووری من پێشێل ناکەی. ئێمە لە ناحیەی فکریەوە بەرامبەر بە ئەلمانیەت ڕۆژێ لە ڕۆژان مساومەمان نەکردو بە پشتیوانی خۆی گەورە ناشیکەین، چونکە ئەلمانیەت کوفرە، ئەلمانیەت منهجێکی ئیستعمارە، لە مخەلەفاتی زمانی ئیستعمار و ئیستحمارە هێنراوەتە وڵاتی ئێمەوە. بەڵام لە هەمان کاتە خۆ مافی کابرای ئەلمانی ناخۆین. ئەمما ئەو مووقیفانێک کە جەنابەت بە توندوتیژێ بینی زیاتر بەڕاستی ئەوە وەکو چاوی مۆشیدایانە کە تەرەفێکیانە بینێ. ئێمە بە قسە بەرەنگاریان وەستاوینەتەوە، بەڵام هەموو هێرشەکان یەکێتی کردوێتە سەر ئێمە. ئێمە 22 کەس لە برایانی تەوحید کوژران خۆی ئەمری دەرکرد کە ئەبێ زیندانی گۆڕی بە کۆمەڵیان بۆ هەڵکەندرێ وەکو حیزبی بەعەز. هەرچی مەلای هەولێرە چون داواکاریان لێ کردوتیان کاکە با ئەوان هەریژ نەبەوە دەفن نەکرن، 17 کەس بوون، خۆیان 22 بوون، 17یان لێ کوژرا بکەوتو بە دەست پارتی، هەر 17ی لە لای چۆمان خستە یەک قەبرە وەکو دەستوری حیزبی بەعەز. لەبەرەوە ئێمە دائیمە تەرەفە مەزلومەکە بووین، بەڵام کە لە هەمان سفنجێتیە قبوڵمان نەبوو. پرسیارەکەم ئەوە بوو کە زۆر جار لێرە لێوێ باسی ئەوە ئەکرا کە پشگیریکردنی مامۆستاکرێکار بۆ بزوتنەوەی گۆڕان بە جۆرێک لە وەرچەرخان لە بیرکردنەوەی مامۆستاکرێکارە وەسفەکرا، یانی ئەمە هیچ گۆڕانێک لە فکری تۆیان ڕووی نەیەوە. نا گۆڕانکاری سەیری کە ئێمە قابل واز لە ئیسلامەکەمان بێنین بۆ ئەلمانیەت، یخوازی لێ ناێنین بە تەکید. ئێمە لە ئیسلامیەتەکەی خۆمانە قاڵ و قوڵ بووینەتەوە. هی ئەوە نییە مساومەی لەسەر بکەین بچینە جەهەنەم لە بەرخاتری نەوشیرا مستەفا، بچینە جەهەنەم لە بەرخاتری کوردایەتی. ئێمە جەهەنەمێکمان کە لە بەرچاوە
نایگۆڕینەوە بە هیچ شتێکی کە ئێمە ڕۆژی لای خی گەورە هەڵ نابژێرین لەبەر خاتری بڵێن وڵا کوردستان دەوڵەتێکی بۆ دروست ببێ وەکەوەی قەزافی دەرچ کاکە گیان اختلافی فکر شتێکە مواجههای عسکەری شتێکی ترە کابرای یەکێتی بە 1000 جوندیەوە هاتۆتە سەر ئێمە ئەی ئێمە چیەکەین لەو بیارەیە ئەی باشە نابێت دیفاع لە خۆمان بکەین ئەی ئەو ساڕوخی ئەمریکایی بەکرێ گرتووە و تیارەی ئەمریکایی بەکرێ گرتووە لە بەیت المالی مسلمانان هاتووە ئێمەی کوشتووە لێ ئەی نابێ باشە ئێمە جوابی بدەینەوە لەبەرەوە برا بەڕێزەکەم ئێمە ئەو قەناعەتانەی کە هەمان بووە لە پێشتری شەر هەمان بووە چونکە خۆیمە لە فکری عەلمانی ناترسین بابە هێگڵ ئەگەر زیندووکەیتەوە دەرەقەتی عەقڵی معتەزیلە نایە جا حەزی بۆ زیندووکەیتەوە بەرامبەر بە هێگڵە خولێنێتەوە وەکو مزراح ئێمە ئەبێ بترسین لەوەی کە بڵێن وەڵا مارکز بێتەوە زۆر بە قووەتە دەرەقەتی ئیبن ڕوشد دێ پێکاکە وان نییە ئێمە لە ناحەی فکریەوە لە هیچ فکرێکی مخالیف ناترسین لەو سەری ئەمریکاوە حتا ئاگاتە ئەو سەری دنیا نە لە هی ڕۆژئاوان نە لە هی ڕۆژهەڵاتی نە لە هی پارتی وێچەتی نە لە هیچ کەسێکی تر وەکو ئەفکار لە ئەفکاری کەس ناترسین چونکە ئیسلامەکەمان زۆر مەنزومەیەکی بە قووەترە لەوەی کە ئەوەی هێنێ بەڵام لە هەمان کاتیشا قبول ناکەین بە هیچ شێوەیە کەسێک شمشێرمان بەرامبەر بەکاربێنێتەوە شمشێرەکەمان بریق و باقی نێ بەرامبەر چاوی ئەو ئەمەیە معادلەکە ئەمریکا ڕازی بێ بەوەی بێ وڵاتی ئێمە داگیرکە و قورئانەکەمان سەلیبی لەسەر ڕسم کە مزگەوتەکانمان بڕوخێنە عولەماکانمان بکوژێ اقتصادمان بدزێ بە کەیفی خۆی تەشکیلات دروستکە ئێمە ئیستیشادیەکانی پیانە تەقێنینەوە ئەمە معادلەیەکی زۆر غەڵەتە خەڵک وا لێ تێبگە ئێمە مسالمین بەرامبەر ئەو کەسەی مسالیمە بەرامبەرمان وەلەو کافر بێ محاربین بەرامبەر ئەو کەسەی کە محاربە وەلەو مسلمانی حافظ قورئانیش بێ بۆچی ئەمان کوژی بۆچی ناهێڵی بژین ئەم معادلە پێویستە لە لای عەلمانیەتی کوردیش زۆر ڕۆشن و واضح و سەریح بین لەگەڵ یەکترە ئێمە بە حەول و قووەتی خوا 2024 لە یادی 100 ساڵەی ڕمانی دەوڵەتی عوسمانیە خلافەتەکە دروست دەکەینەوە بە پشتیوانی خوای پەروەردگار خوێ نەدەین لە پێناویە پشوو درێژین لە پێناویە سەبرەگرین لە پێناویە ئێمە ئێستا ئەمریکا و ئەوروپاش قەناعەتیان بۆ دروست بووە کە ئەبێت تەعامل لەگەڵ حەماسا بکەن ئەو حەماسەی کە حربی عالمی سێهەمیان بەرامبەر هەڵگیرسان لە غەزە ڕۆژی یەکشەممەی داهاتوش چوون بۆ پیرۆز هەموو 6 ڕئیس حکومەتی ئەوروپای ڕۆژ بۆ پیرۆزبایی کردنیان لە شەرم الشێخ لە پیرۆزبایی لە ئیسرائیل ئێمە بە خوێنی خۆمان مافەکانی خۆمان پاراستووە ئیسلامی خۆشمان پاراستووە برا لە 1514 ئیسپانیا سەبتە و ملەیلەی داگیر کرد لە مەغرب هەتا ئێستا داگیرکراوە سبتە و ملەیلە عایدی ئیسپانیان بەڵام تا ئێستا ئینجیلی لێ ناخوێنرێ تا ئێستا زمانی ئیسپانیۆلەیی بەسەریا زاڵ نەبووە لە کاتێکا زمانی ئیسپانیۆلەیی ئێستا لە ئەرجەنتین و شیلی و لە بەرازیل و لەوانە خەڵک شێعری پێنووس و ئینجیلەکەشیان لەوێ بڵاو بێت ئیسلام بۆ خۆی ئەم ڕوحی مقاومەی تایەوە ئیسلام بۆ خۆشی مەنزومەی خۆی هەیە بەڵێ فەرموو زۆر باشە دەست خۆش مامۆستا ئەمەوێ باز لە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بکەین لە بەغدا زۆر جار باز لەوە ئاکرێت کە حکوومەتی ئیتیحادی بە جۆرێک لە جۆرەکان دوژمنایەتی هەرێمی کوردستانەکە باز لەوە ئاکرێت کە بودجێ هەرێمی کوردستان کەمەکرێتەوە باز لەوە ئاکرێت کە لەمپەر دروستەکەن لە بەردەم جێبەجێکردنی مادەی 100 ینی ئەگەر ئەم لەمپەرانە لەلایەن بەغداوە دروست بکرێ و حکوومەتی ئیتیحادی بەم شێوەیە مامەڵە لەگە هەرێمی کوردستانە بکە بە بڕۆی جەنابەت بەشداریکردنی حکوومەت کورد لە حکوومەتی عێراقیدا مانای چییە؟ ئەسڵەن بەشداریکردنەکە خۆی بە زۆری احتیلال بۆ خەڵکی برد بۆیە بەشداری بکەن تیای بۆی بە جیهانی بسەلمێن ئەم کەڕزایی کە ئەواندا ناوە لە بەغدا کاکە وەڵای ئیدارەی دەوڵەتی پێدرێ و خەڵک لەسەری متتەفیقەوە جۆرەشدا دوای جۆ بایدن 100 جاری دەستی خۆشەوەکەرە بە پشملی مەسعود بەرزانیە هێنا بۆی واز لەو نقطە ڕئیسیانەی ئەمنی قەومی بێن لە کەرکووک بێدەنگ بێ لە 80 کیلۆمەتر لە خوار کەرکووکەوە بێدەنگ بێ ئێمە مەلەفانە کاکە تۆ توانین لە قادرعەزیز بپرسی کە ساحەبی مەلەفەکە بووە چۆن تەعاملی لەگەڵا کراوە ئەمانە کاکەجان خۆیان ڕەفتارەکەیان وەکو ساحەب قەزیە نەکردووە نە بە دوای خوێنی کووردا چوون آخر معقولە مقتەدا سەدر مصر بێ لەسەرەوەی سەدام حوسێن ئیعدام کرێ لەبەرەوەی 140 کەسی کوشتووە لە دوجەیل بەڵام ئێمە ئەگەر ڕاست بێ 187,000 کەسمان لە ئەنفالە فەوتاوە ئەی بۆ ئێمە ساحەبی و مافەنی بابا ئەمانە ڕۆژێک پێیان دا نەگرت بەرامبەر بە نووری المالکی ئیبراهیم جەعفەری بەرامبەر بە احتیلال بەرامبەر بە شوێنە هەر لەگەڵ خۆیان تووڕە کردوتیانە ڕۆین بۆ جەبارە لەولاوە جەبارەیان هێنایەوە دوا و پێشبەرەکانیان ساحەب پێ کردەوە کاکەمانە خۆیان ساحەبی قەزیە نین ئەجینا منیش و جەنابیش تۆ ئەو خەڵکەش خوێندیەوە کە کابرای یەکێتی لە مەکتەبی خۆیان لە تاران فەخر و شانازی پێوە کاڵێ ئاغای حوشتری و نوێنەری پارتی هاتین هەمومان هەرسێکمان کۆ بووینەوە لە
باسی پژاکمان کرد و چۆنێتی لێدانیان ئێوە بە تۆ لە پێناوی چیا لە پژاکێکی داماوە دەیکە لەسەر فارسیوانێتی لەسەر شیعەگەرێتی ڕای کردو و چەکی کردوتە شانی لەو شاخ و چێوەکو بزنەژی بەمەن حاشای ئەو چونکە ئەو شۆڕژگەڕێکە ئێستا ئەی باشە لە پێناوی چیا تۆ ڕێک ئەم خەڵکەژە بینی کە لە سنە هەڵەواسرە بە کرێن و بە سلنگە پێڵاوی لاسیکی لە پیاە کراس و شڕواڵێک تۆمەتباریشی یەکەن بەوەی شەهیدانە ژۆر نەگرێ هیچ مافێکی نەبێ لە بەڕووی مخەدراتی فرۆشتو لە کاتێکا تەنزیماتێکی شۆڕژگەڕانە با بەڕێوە با بە فکری مخالیفیش بین ئەمە چ پیاوەتی و شۆڕژگەڕیەکە تۆ بڵێ وڵا ئارد و دەرمانمان گرتوتەوە لە قەندیل بۆی شۆڕژگەڕ ئافرەتێکی شۆڕژگەڕی دیاربەکری نەتوانە لەو شاخ و چێوە لە کوردستانی ئێمە تەغزیێ بکرێ لە کاتێکا فیدل کاسترۆ لەوێەوە دەبابەی خستوە ناو سەوزە و میوە و ئارد و تووتنەوە ناردبوو بۆ بنبیلە لە جەزائیر ئەی باشە بۆ خەڵکێک دەتوانە هاوکاری یەکتری بکە ئێمە لەم بندەسەوە ئەو هەموو خەڵکەی خۆمان ئەو هەموو خەڵکە جوامێرە و هەموو خەڵکە بە شەرەفە ئەوان خوێنەدەن ئێمە بۆچی سلێمانی و هەولێرەکان لێ بکەین لە جاتیەوەی بیکەین بە عومقی خەباتکردنیان لێی گەڕین پارتی وێچێتی بیفرۆشن بڕوا لە تەنگی بێگۆفەیە لەگەڵ جێشی تورکیا لوغمیان بۆ دانێ ئەنجا بۆی مناوچەکەی ئەوان وێران بکرێت لە بەرەوەی ئیسلامی یا لە بامەڕنی لە بەرەوەی یەکێتین یا لە ئامێدی لە بەرەوەی کەپەکەکە کاکە گیان ئەم ئالمە و سالمەیە ئەم دوو حیزبە کردویانە ئەم دوو حیزبە ژەنگاوی بوون ئەم دوو حیزبە وەکو گاعیەی سەیارە کەڵکی لە حیمکردنیان نەماوە ئەم دوو حیزبە ئەکسپایر بوون ئەم دوو حیزبە پێویستە فڕێ بدرێنە کەنارەوە یا تەحجیم بکرێن بێنەوە سەر حەجمە حەقیقەکەی خۆیان حیزب ئێمە چمە سنووری من کۆتایی با لەسەر ئەوە هەڵوەستەیەک بکەین ئەسا کوردستان هەرێمێکی فیدراڵیە لە چوارچەوەی عێراقا و سنووری نێودەوڵەتی تورکیاوە التزاماتی قانونی هەیە بەپێی معاهدە و قانونە نێودەوڵەتیەکان کە پێویستە سنوورەکانی خۆی بپارێزێەوە ڕێگە نەدا کە سنوورەکانی ببنە مۆڵگەیەک بۆ هێرشکردنە سەر دەوڵەتانی دراوسێ و بەپێی یاساش ئەم سنوورە دیاری کراوە و هەرێمی کوردستان دراوسێ وڵاتانەیە ینی ملزەمە بەو معاهدە نێودەوڵەتیانە ئەشێ ئێمە دەوڵەتێ دروستکەین لەسەر حسابی کەرامەتی خەڵکی مەریوان و خەڵکی دیاربەکر و خەڵکی قامیشلو یعنی بۆچی ئێمە سەردەشتە کابرای سەردەشتی ناتوانێت لە قەڵاتزەیە خانوویەک دروستکە باشەوە ئێمە ناتوانین لە قەڵاتزە لەبەر ئاغای حشتری ناتوانین بچین لە سەردەشتە خانوویە دروستکەین ئەی ئێمە کە کوردین بۆچی ڕێگای نادەین کابرا لە پاوە بێتە ئەم دیوار لە نەوسودەوە بێت لە خوڕماڵە دروستیکە ئەی باشە کوردایەتەکە کامەیە سیغەی کوردایەتەکە گەرێم هەر ڕازی بین بەوەی خێمەیەکمان بۆ هەڵدەن وەکو قەتەر و ئەمانە اعترافمان پێ بکەن و بڵێ وڵا ئەوە بەحرینەوە مەملەکەی بەحرین و لە کاتێک هە لە ١٧ شیعەیە و وڵا مادامی ئەوە کەرشتان هەیە و عەرشە پارێزن ئێ فەرموبار ڕێگاتان بدەینەوە نا برا بەڕێزەکەم هیچ وانە ئەمان لەبەر خاتری ئەو پارە زۆرەی کە دەستیانەکەوێت چاویش نەک چاوە نوقێنن ئامادەشن ببن بە تابووری پێنجەم سیخوڕی بکەن بۆ یەکێت بۆ ئێران و تورکیا و هەروە تەمان بۆ عێراقیش چونکە ئەم جاشێتەیە کە کورد فێری بوو پێویستی بە ڕەسەنکردنەوە هەیە بۆی ڕوحی جاشێتەکەی تیا دەربێن لە قیاداتیشی خەڵکەکەش ببوورە پێدوانیە ئەم قسانەی تۆ زۆرێک لە شاعیرێتی تیاابێ ینی هەرێمێکی کوردستان کە سێ پارێزگایە هەرێمێکی فیدراڵیە لە ناوخۆی عێراقا و عێراقش بە وەزعایەکە ئیبینین چۆن نتوانێت بچە بە گشت کۆماری ئیسلامی ئێرانە یان بچە بە گشت تورکیایە یعنی ئەمە قسانە زۆرێک لە شاعیرێت نییە ئەوە زانی چۆنە نانە ئەوە ئەو وەهمەیە کە تۆشی پێترساوی ئەو حدودی تالیبانەمان بینیوە لە بینی پاکستان و ئەفغانستانە هیچ کەسێ میلی بۆ دانەناوە میل ئەو بەرمیلانە کە دانەنە لە سنوورا وەکو جەڵال تاڵبانی پشتی پێوەدا و مزەکراتی خۆی نووسیەوە یا ڕێگایانەدا بە ئێران بێ خانۆکانی بیارە بڕوخێنە لە بەرەوەی لە ئەرزی ئێرانیان سێهۆدەکەش ئەرزی عراقی نا ئەوە شاعیرەتی نییە ئەوە قەناعاتێکە کە ئێمە وەکو دینەکە بۆمان دروست بوو ئێمە وا بۆمان دروست بوو کە کابرای تالیبان بۆچی ئەتوانێت ئەو سنوورە مەلعونە نەپارێزێ بۆچی کابرا ئەتوانێت لەم دیوە بڕوا بۆ ئەو دی و کابرای بەلوچی بۆچی ئەتوانێت لە زاهیدانەوە بڕوا بۆ کۆیتە و نەژڵێ چم بۆ پاکستان کابرای کورد بۆچی وای کردووە کە خۆی حدودەکە زیاترە پارێزێ زیاتر لە ئێران و تورکیا التیزاماتی هەیە ئەم التیزاماتی بۆچی لەسەر حسابی پەکەکە و پژاک و ئەو ئازادی خوازانەی ئەم وڵاتانەی تر کردووە بۆچی پێی وایە خەباتی کوردایەتی لە باشوورا کۆتایی پێهاتوە کە کورد هەمووی هەر کووردە خۆ ئەوانش کە ئەچەوسێنرێنەوە لە بەرەوەی شەڕواڵ لە پێیان خۆ ئێستا کە لە ئەستەمبوڵە کابرا ناتوانە شەڕواڵە لە پێکەوە 3 ملیۆن کەسی لێیە
هەر وەکو کوردە داماوە بوو کە لە زمانی سەدداما لە بەغدا بوو نەیەتوانی شەڕاڵەکەی لە پێکە. یعنی بۆچی ئێمە ئیستعدادی ئەومانە بێت 450 شەریکەی ئێرانی بێتە ناو سلێمانی هەولێرە و تیجارەتی خۆی بکە بۆ بە شەرط لەسەر ئێران بێت ئەو شەریکانەی کە ئەیهێنی بەریوان و سنۆر سەقز و بۆکان بێت. ببوورە تۆ نمونەت بە پاکستان و ئەفغانستان هێنایەوە، بەڵام ئەمە لێت بپرسم، ینی پاکستان و ئەفغانستان ئەو دوو نموزەج و میسالیەن کە مرۆڤتیان ئابژی لە کاتێکا بەردەوام شەڕیان شعبەکەم بۆی لێت تێنابای نییە. نا تۆ بە هەڵەدا چووی لەوەشا تۆ بە هەڵەدا چووی چونکە ئێستاش دەور ئەو حدودانەی من مەبەستم شعبی پشتونە گەلی پشتون ئێستا کە لەو حدودە مەلعونەیە ئەژی هی پاکستان و ئەفغانستان نەیهێشت و ئەو حدودە ڕۆژێ لە ڕۆژان ڕێگا بگرێ لەوەی کە پەتانێکی پیشاور بڕوا بۆ جەلالاباد یا پەتانێکی جەلالاباد لە ئەفغانستان و بێ بۆ پیشاور بە یەک حدودیەک وڵاتی خۆی زانیون. باشە بۆچی ئەو ئەتوانێ ئەم سنوورە مەلعونە هەر هێت ئینگلیزیش دروستی کردوە لە 1940 بۆچی ئەوە توانە شەقیتی هەڵدا بۆچی کابرای کوردی ئەمە ناتوانێت کە ئیدعای کوردایەت تێکەشەکە. بەڵام مامەسا لەسەر ئەمە شاعیرەتی نییە بە هەڵسێک لەسەر ئەمەش بکەین، ینی مرۆڤ دەتوانێت لە دنیایکی بێ سنوورە بژی چ لە ڕووی مرۆڤایەتی خۆیەوە چ لە ڕووی یاساوە. ناڵم سنوور تەبان هەموو شتێک سنووردارە، هەموو شتێک شتێکی نیسبێ و سنووردارە بە مافیه ئەفکاریش. بەڵام کاکە گیان سنووری من لە سەردەشتە ئەی باشە سەردەشت مڵکی من ماوە یا مڵکی کابرای ئاغای حشتریە لەوێ هاتۆ لە شیرازە و لەوێ حکومیەکە. ئەی باشە بۆچی ئەوە توانە بە پێی مەزهبی خۆی لە مەریوانە خەڵک ئەعدام کە بۆچی نایە لە مەزهبەکەی من تیا حاکم بێ؟ ئاخر بۆچی ئەو هەموو کیانێکی لە من ساندوێتەوە لە بەرخاتری خۆی کەوابوو خەباتەکە پێویستە هەر بەردەوام بێ. ئەوە وەهمە خەڵک بۆی دروست ببێ بڵێ لە باشووری کوردستانە ئێمە ئازاد بووین و حەقمان نییە بەسەر شوێنەکانی ترەوە. بۆچی حەقمان نییە بەسەر خانەقینیەوە؟ بۆچی حەقمان نییە بەسەر کەرکوچیەوە؟ بۆ حەقمان نییە بەسەر مەخمورەوە؟ فەرقی مەخمور و قامیشلو چییە؟ زۆر باشە مامەسا فەرقی خانەقین و سنە چییە؟ بالێرا بوەستین یەنە سەر تەوەری مادەی 140 و جێبەجێکردنی ئەو مادەی و ناوچە دابڕاوەکان و گەڕانەوەیان بۆ سەر هەرێمی کوردستان، بەڵام دوایان ناوبڕا ناوبڕێکی کورتووە گەڕێنەوە لاتە. دووبارە سڵاو مامەسا لە شوێنە وەستاین لە تەوەری مادەی 140 ناوچە دابڕاوەکان لە هەرێمی کوردستان و ئەگەڕێنەوە بەسەر هەرێمی کوردستانیان نامەوێت لێت بپرسم 4 ساڵ بەسەر وادەی مادەی 140 تێپەڕی پێ دوایە و مادەیە لە دوای ئێستاوە جێبەجێکرێ؟ نا پێم وان نییە، چونکە احتیلال خۆی نەیویست. احتیلال لەبەر خاتری ئەوەی کە شیعەکان بباتەوە وەکو مؤسسەی ڕاند راپۆرتەکانی 2004 و 2005 و 2007 و 2009 نووسیوە ئەڵێ ئەمریکا پێویستە لەگەڵ شیعەیە ئیتیفاقێکی استراتیجیەت بکە و لە ئێرانیشیان دابڕێ. لە پێناوی ئەم استراتیجیەتەیە ئەوەی کوردەکا بە قوربانی، چونکە ئەوەی کورد هیچ شتێکی پێوە نییە. کوردەکان یەکەم جار کە مام ڕۆستەمەڵێ ئێمە وەختە کە کەرکووکمان گرت عەرەبی تیان نەما، عەرەبی هاوردە و عەرەبی تر هەمووی ڕای کردبوو. بەڵام دوای ئەمریکایەکان هاتن وتیان thank you very much تەوا بڕۆنە دەرەوە ئیتر ئێوە زۆر سوپاس بۆتان گرتین و ئەوەی تر دووکەڵەکەی بۆ ئێوە نەوتەکەی ئێمەی. بەڵام مامەسا ئەگەر احتیلال ڕێگر بوو بێ لە جێبەجێکردنی مادەی 140 ئەوە لە هەفتەی ڕابردووە سوپای ئەمریکا دەستی بە کشانەوە کردووە لە ماوەی 2 هەفتەی داهاتووشە بە تەواوی پاشە کشاکە لە عێراقا. کەواتە تۆ پێ دوایە ئەوە ڕێگرەکە نامێنێ ئەگەر ئەو ڕێگر بوو بێ پێ دوایە لەم ساڵا و مادێ ئەتوانرێت جێبەجێکرێت؟ ئاخر ئەو ڕێگر بوو هەتا ئەو کاتەی کە شیعەکانی بە قووەت کردووە. ئێستا شیعەکان 3 دەستگای ئەمنی وەکو وەزارەتی دیفاع و وەزارەتی پۆلیسیش بە ئیزافە مەجارە 5 دەستگای هەمووی بەدەستی خۆیانەوە. ئەوان هەموو چەکدارن. ئێستا بە جۆرێک لە جۆرەکان فێڵێکەکەن و حکوومەتێکی مرکزی دروستە بێت و کابرای کوردی شەڕڵی یەکێتی فدرال. کاکە عێراق دەوڵەتێکی مرکزیە. ئێستا پێشتر بەدەستونیەوە بوو لە 1920ەوە تەواو ئێستا داویانە دەست شیعە لە 2001ەوەی تر تەسلیمیەکەنەوە 2003ەوە بەدەستی ئەوانەوە. شیعەش نایەڵێ و بڕای بەوە نییە کە تۆ فیدرالی دروستکەی. ئەو ئێستا دەسەڵاتی بەسەرا ناشکێ بێتەوە بۆ گیانی تۆ. ئەجنا هەمووی وەکو قەرەتەپەلێکە هێزێکی بۆ دێنێ وڵێ ئێوە مێلیشیاین فەرموو بکشێنەوە دەوە ئەکشێنەوە باشە ناکشێنەوە لێتان نەدرێت. هەر ئەم نەغمەیەشە لە قەرەتەپە کە سەرکەوتن ئێستا نەغمەکەیان هێناوەتەوە سەر کەرکووک
بەڵێ کەرکووک پێویستە ویلایەتێکی سەربەخۆ بێ و هەروەها پێویستە ئەوانە لە کەرکووک بڕۆنە دەرەوە چونکە هەموو ئەوان ئەم لاسەنگەیان دروست کردووە واتە پارتی وێچێتی. لەبەرەوە من باوەڕم بەوە نیە هەر مادەی 140 ئەسڵەن نە لە قەناعەتی عەرەبەکانە هەیە بە سونی و شیعەیانەوە مەگەر ئاحادێکی وەکو حەسەن عەلەوی هادی عەلەویە ئەوانە تفو لعنەت لە جنسەکەی خۆیە کاڵە کورد مستەحەقی دەوڵەتە ئەوەش هیچ سەدا و شتێک دروست ناکە بەڕاستی. بەڵێ کەواتە چارەنووسی ناوچە دابڕاوەکان و لە سەرروو هەموو شوێنەوە کەرکووک چییە بێت؟ وڵا کەرکووک لە ژێر سای پارتی وێچێتی فت. ئەوە جوابەکەم. بەڵام مامەسا ینی ئەکرێ هەرێمی کوردستان یان با بڵێن گەلی کورد لە کوردستانی عێراقا بەم شێوەیە دەستبەرداری مافەکانی خۆی بێ و دەستبەرداری خاکی خۆی بێ لەو ناوچانەکە کە لە ساڵی 1960ەوە ئەگەر ئێمە حسابی بکەین کورد خوێن و فرمێسکە ڕێژەوە ناوچانە ڕاستە بە تەکیت کورد وازی لێ نایەنێ بەس پارتی وێچێتی وازی لێ دێن چکە پارتی وێچێتی کاکە 11 ملیاریان کە وەرگرت پارتی شەشی برد و یەکێتی پێنجی برد یا کاکە خسیانە تەنکەی با خڵیانەوەی تر کەرکووک چییە؟ بۆ تۆ بیرە نایە پێنجۆن لە کەلاوەکانی سمود خراپتر بوو یخۆ زمانە شەر و پارانیان وەرەگرت دوای گۆڕان کەوتنە مەشروعاتی تر طبعا هەڵبەتە نەک ئیعلانی گۆڕان دوای دروستبوونی گۆڕان لەناو خودی یەکێتیشە. لەبەرە برا بەڕێزەکەم کورد وەکو کورد دەستبەرداری هیچ شتێکی نابێ دەست لەو مافانەش هەڵ ناگرێ چونکە کورد عیلاقی نییە بەسەر ئەم جیلەوە کە تەنازولکە ئەمە وەکو قەزەی فەڵەستینی وایە یاسر عەرەفات و مەحموود عەباس بڕۆن ئیتیفاقی ئۆسلۆ ئیمزاکەن خۆ معنای وان نییە شەعبی فەڵەستینی پێی ڕازی بوو ئەو هەموو خوێنە بۆیە ئەدەنەوە خەباتە بەردەوامە لەبەرەوە پێیان ڕەفزە و احتیلالیشیان پێ ڕەفزە لەبەرەوە ئەبێ بەڕاستی ئینسانە بێ مەبدەئی بێت یایە کاکە هەر شوێنێکەوە لە 150 کورد بووە ئەو زمانێک کە عێراقی جمهوری دروست بووە یا مەلەکی دروست بوو هەر عێراق کە یەکەم جار ئەو سەنەمە جوگرافیاییە کە دروست بوو ئێمەیان بە زۆرلەکان بە عەرەبەوە بۆ ئەوەی ئەو تەوازونە دروست بێ وەکو چەرچڵی ود یا وەکو مەلیک فەیسەڵی ود ئێمە ئەو تەوازونە دوو شیعە یەک سونی یەک کورد بۆی ئەو تەوازونە ئاوا دروست بێتەوە ئێمە پێویستە دیفاع لە حقوقی خۆمان ئاوا بکەینەوە ئەنجا ئەوەش عیلاقی نییە بەسەر پارتی وێچێتی و ئەم جیلەی ئێستاشمانە جیلێکی تر کە دێتەوە هەر بە هەمان شێوە ڕا بەدوایە. بەڵێ مامەسا ئەگەر لە بارودۆخێکی ئاوایە ئێمە یەکێتی و پارتی لەو هاوکێشەیە دەربێنین ینی خەڵکی ئەو ناوچەیە کوردەکانی ئەو ناوچەیە و هێزە سیاسیەکانی تر لە کوردستانە هەڵوێستیان چییە بێت سەبارەت بە جێبەجێنەکردنی ئەو مادەوە نەگەڕانەوەی ئەو ناوچانە بە سارمی کوردستان ئاخر هەڵوێستەکان لەگەڵ دەسەڵاتە ئاکرێن برا بەڕێزەکەم ئێمە تای وەرە بەیانی ئیدانە دەرکەین دەربارەی مقتەدا سەدر یان نووری المالکی یان کابرای حەکیم ئێمە هەر ئیدانەکەمان پێکرێ ئیدانەکە چه قیمەتێکیە بەس ئەو 190,000 پێشمەرگەی هەیە 150,000 ئەمنی هەیە نەوتە فرۆشە شەریکاتی عیملاقی هەیە دوای بە ملیارات ئەو خەزنی کردوون بەڵام مامەسا مەرسین مامەسا هێزی سیاسی تری سەرگۆڕەپانی سیاسی کوردستان هەیە لە پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی لە ئیتلافی فراکسیۆنە کوردستانەکانان و ئەندامیان هەیە لە پەرلەمانە و مەناسبی وزاریشیان هەیە هیچیان پێ ناکرێ برا مقتەدا سەدر لێەوە کە هاواری لێ هەستا بەرامبەر حوسێنەیە کە سووتێنرا جەلال قەڵەبانی وتی من چاکیەکەمەوە لەبەرەوە شڕشێتی لەگەڵی جێشی مەهدی و ئامادەی شەڕیشە و 32 ئەندام پەرلەمانیشی هەیە لە پەرلەمانە بەڵام کاکەجان تۆ کە بە پارتی وێچێتی وەرنەگیرێتەوە نەیکەن ئێداماوێکی تری یەکگرتوویە مامۆستا عەلی باپیر لە ناو شیعە مەملەکەتی شیعە کە خۆشی ئێرانیزمە بەچی ئەتوانێت دیفاع بکاتەوە لە کەرکووک باشترین هەڵوێست چییە بە بڕوای تۆ باشترین هەڵوێست چییە کە ئەو هێزە سیاسیانەی تر بینوێنن لەم کاتەدا باشترین هەڵوێست و بەقووەترین هەڵوێست بە قووەتکردنی ماڵی کووردە ئێمە گەر لە ماڵی کووردا توانیمان بە حەقیقی 150,000 پێشمەرگەمان هەبێ خەڵکی لەوێرە ئاوا هەروە بە ئاسانی ژاراوە قەسفکە یا هەروە توانە لێەوە ئەو ناوچانەی بادینان قەسفکە تورک یا کابرا توانێ بێ لە قەرەتە پیا جێشەکەی ئێمە دەرکاتە دەرەوە ئەی بۆ ئێمە نەچوین لە نەجەف دەریان کەینە دەرەوە ئەی بۆ ئێمە نەچوین ئیعدامکردنەکانی مۆسڵ تۆڵیان بسەنینەوە کاکە ئێمە لە ناوە گەندەڵن ئەمانە
دەی ئەو 1970 با لە دەسەڵاتی ئێمە بووە و 9,000 مام کردا بە ئیستیشادی ئاخۆ ئەگەر ئێران ئەو تۆپانەی بەژاراوایە و بنایە ئیستیشادیەکمان لە مەیدان لە خیابانی حافظ بە وەزارەتی نەوت تەقاندایەوە بزان ئەوانیشمان مەجبورە کرد بوەستن و دەرەوەش مەجبورە بوو لە بەرەوەی نەوتەکەی لێبوو بە $150 کاکە ئەمان نایانەوێ شەڕکەن ئەمانیانە کورت و مختصر شەقیشیان تێڵن بەڵقەی ناوە قوربانتان بەس نێش کورد پارە کردێ لەبەرەوە برای بەڕێزم ئەبێ ئەو میلەتی کوردەی خۆمان جارێکی کە تەماشای مەنزومەی کوردایەتێکەمان بکەینەوە سەر لەنێ تەماشای ئەمنی قەومیمان بکەینەوە بزانین خەلەلەکان لە چوان کە تاچی کورد وای لێ بەسەر هاتووە تاچی کورد معقول نییە لە زمانی سەدام حوسێنێکی دوژمناکە کیمیاوی بەسەر ڕشتوین ئەساتی گەورەی جینۆسایدی بەسەر هێناوین لە 7 نێرینە 5 بوون بەجار ئێبێمە عادەی نەزەر بکەینەوە لەمە کەسایەتی کوردی بۆچی وای لێ هاتووە ئەنجا ئێمە ئەو زوڵمانەمان چۆن لە یەکرێگەری 190,000 پێشمەرگەمان هەبێت پێویستی بەسەر لەنێ پەروەردەکردنەوەیکی تر هەیە مافەکانمان دیاری بکەینەوە سنوورمان دیاری بکەینەوە ئەنجا ئەو کاتە لە بەغدایە تەئسیرمانەیە خەڵک لە بەغدایە سەبەز معاشەکە وەرەگرێ و دێتەوە بەخوا ئەندام هەیە کوردێک نایناسێت کە لە بەغدایە ساڵای ساڵە پارەکە وەرەگرێ و ئینا ئەنزەلناه فی جەیبینە بەڵێ مامەسا ئەو هەنگاوانەی لەم دوایەیان نران بە تایبەتی لە پارێزگای سەلاحەدینەوە کە دەستکرا بەوەی ئەنجومەنی و پارێزگایە سەلاحەدینی بە هەرێمێکی سەربەخۆ ڕاگەیاند لە ڕووی داری و داراییەوە دواتریش دیالە ئەوەی دیالە بەم هەموو ئاشوب و ئاژە و پشێویان ڕۆشت کە ئێستاش بەردەوامە ئەم هەنگاوانە چ کاریگەریەکیان ئەبێت لەسەر مادەی 140 بە تایبەتی و دوو پارێزگایە کە دراوسی هەرێمی کوردستانن و ناوچەی کوردی هەیە کە مادەی 140 گرێتەوە و لکێنراوە بۆ پارێزگایانەوە ئەمە هیچ کاریگەریەکە کاتە سەر مەسەلەی فیدراڵێت لە عێراقا بە گشتی و جێبەجێکردنی مادەی 140 و گەڕانەوەی ئەو ناوچەدا بڕاوانە بۆ هەرێمی کوردستان فیدراڵیەکە جارە کەس اعترافی پێ نەکرد هیچ کەسێنە لە شیعە لە سونی نایخوێنێتەوە بەڵێ ڕاست ئێستا بۆی کەسبی ودی کورد بکەن بۆی کورد بەلای خۆیانە ڕاکێشن لە معادلاتی شیعە سونی شیعە شیعە سونی سونی مەسەلەی فیدراڵێت لە عێراقدا ئێستا ڕەنگە پێویستی بە دامپیانانی شیعە و سونە نەبێت لەبەرەوەی بەندێکەوە لە دەستورە هاتوو هەر پارێزگایە دەتوانێت ببێتە هەرێمێکی سەربەخۆ لە عێراق مەسەلەیەکی دەستوری هەرچی شتێک لە شەرق الأوسەط هەر لەو مەملەکەتانەی ئێمە کاکەجان ئەو مافە ئەوەیە کە بەدەستی خۆدەی پارێزی کە تۆ چاوەڕێکی هەتی و مچەیەکی و شیکاغۆیی هاتووە پێت بڵێ وەڵا باشە اعترافەکەین بەوەی کە فیدرالی وەرگرێ ئەی بۆ بۆیان وەرنەگرتین ئەی بۆ هەر بریتە لە حکمی زاتیەکەی سەدام حوسێن و هەر سێ محافظەمان بەدەستەوەیە وانە من جارە بڕام جارە بەم نقطەیان نییە با بێمەوە سەر ئەو نقطەی تریانی سەلاحەدین و ئیدیالە و ئەوانە دیالە تەڵان گومانی تیانە کە لە ڕووی ئیتنیەوە هەم کورد و عەرەب و تورکمانی لێژی هەم شیعە و سونی هەیە هەم نزیکی ئێرانە هەم تەئسیراتی لەسەر ئەو مسەلەسە هەیە عەرەب کورد فارس لەو دیوە بۆ خۆی شوێنێک کە پێویستی بە تەوازوناتێکی زیاتر هەیە ئەمە یەک بەنسبەتی سەلاحەدینیشەوە لە قازانجی شیعە و سوڵتەی شیعەیە ئەم وڵاتە سونیان ناوچە سونیەکان تەفتیت ببن لەتلەت ببن و لە هەمان کاتیشە ئەمانە وەکو حوسەران ئەمە ئەگەر لە قازانجی شیعەیە کە ناوچە سونیەکان کردکرد ببن کەواتە بۆ ئەتلافی نیشتیمانی شیعە و حکوومەتی عێراقی کە شیعەت هەیە باڵادەست ئێستا دژی ئەو هەرێمە وەستاوە توانێەوە بە توندیش ڕەتێکەنەوە ئاخر باڵادەست نین لە سەلاحەدینە کوێی باڵادەستە سوڵتەی مەرکەزی شیعەکان لە عێراقدا ئێستا باڵادەستن و بمان و نەمان و حکوومەتیان بەدەستەوەیە و زۆرینەن لە پەرلەمانە بەڵام ئێستا زۆر بە توندی دژی سەلاحەدینەوەستنەوە ئاخر دەسەڵاتیان خۆیسە بەسەر سەلاحەدینان نییە وەکو چۆن دەسەڵاتیان بەسەر کوردانیە لەبەرەوە هەر تەسریحاتە دەن و بەیاناتی ئیدانە و بەڵام ئەو خەڵکە بۆ خۆی توانە مەشروعی خۆی بکە ئێستا عەلە لەقەل ئەهلە سونیە عەرەبەکە ئەوەندە کوتراون بوونیە تەحتیان وێران کراوە ئەوەندەیان لێدراوە ئەوەندەیان هەتی و بەسرا بەجێ هێڵراوە ئەوەندەیان بێوەژن هەیە و تەوازونیان تێک چووە ئێستا ڕازین بەوەی عەلە لەقەل محافظەش بێ مافی خۆی وەرگێتەوە ژنا ئەمانە هەر مستەلەحن برا یعنی حکمی زاتیەکەی سەدام و فیدرالی کە ئاوە بە گەورەی جەنابەت باسیەکەی فەرقەکەیان لەکوێیە سوڵتەی مەرکەزی بە قووەت نییە وەکو سەدامە جینا ئەو کاتە حکمی زاتیەکەشی هەرە کردەوە بە تەشریع تەنفیزیەکەی ئەو سوڵتەی مەرکەزی بە قووەت بێتەوە نووری المالیکی کە ڕێگای نەداوە ئیبراهیم جەعفەری کە مامۆستایەتی و پێگەیەنەرێتی و هاو حیزبی خۆیەتی
نەیهێشتۆ ئەو شتێک دروست بکات چۆن هێڵە کابرا لە کوردستانە کیانێکی کە دروست بکات ئەمانە نەزعەیەکی فکریان هەیە برا بەڕێزەکەم جگە لە نەزع قەومیەکەشکە لە سەریانە هەیە نەزعەیەکی فکری و مەزەبیان هەیە هی دینیان هەیە ئایدۆلۆژیەتێکیان هەیە ئەیانەوە بیگەن بە خەڵکی تر ئەمانە وەکو سوڵتەیەکی کۆمۆنیستی نانێ هەردەسەڵات بگرنە بەردەست یانە فکرەکەش بڕوە لەبەرەوە من پێم وایە ئەم مەسەلەی دیالە و سەلاحەددینەش هەردووکیان هیچ گومانم لەوە نییە کە لە زەرەری سنیە لە زەرەری کوردیشە هەرچەنە لە زاهیریا خەڵکێکی سنیش داوای بکە مامەسا بەڵام تۆ باسی ئەوەت کرد کە شیعەکان ئەیانەوێت تەفکیکی ناوچە سونیەکان بکەن پارچە پارچەیان بکەن بەڵام ئەوەی کە لە ئێستا ئێمەی بینین شیعەکان زۆر بە توندی دژی بە هەرێمبوونی سەلاحەدینە وەستنەوە کە لە کاتێک ئەمە پارچە پارچەبوونی ناوچە سونیەکانە ینی ئەنبار بێ بە هەرێمێک و سەلاحەدین بە هەرێمێک و مووسڵ بە هەرێمێک و ئەمە خۆی لە خۆیان پارچە پارچەبوونی ناوچە سونیەکانە کەواتەوان بۆ دژێ وەستنەوە من احتیمالە لەلایەنێکی ترەوە وا بزانم جارەمە لە تەکتیکی شیعە شتێکی زۆر طبیعیە بە ظاهر شتێک گەڵێ و لە باتنیشە پلانی بۆ عکسەکەی کێشاوە احتیمالە لەبەر لایەنی مالیەکەی زیاتر لێکی بدەنەوە کە ئەمبارێکێکە بڵێن گەورەترین پارێزگای عێراقا و دانیشتوانی مووسڵ مەسەڵەن قەڵەباڵغن ناوچە سونیەکان شارە سونیەکان قەڵەباڵغیکی زۆریان هەیە ئەوان لەوانەیە خەمی ئەوان بێت کە لەلایەنی بوجەوە ئەبێ زیاتریان پشک بەرکەوێت باوەڕم بەو زۆر تووڕەبوونیان نییە بەڵێ بەڵام تۆ پێت وان نییە کە ئێستا عێراقێکی یەکگرتوو جگە لە هەرێمی کوردستان عێراقێکی یەکگرتووی بەهێز کە بەدەست شیعەوەیە ئەمە خەمە گەورەکەی و شیعە بۆیە لە دژی بەهرێنبوونی سەلاحەدین و دیا لە ئەوەستێتەوە کە نابێ ئەم عێراقە یەکگرتووە بەهێزی کە بەدەست خۆی وێتی لە دەستی بچێ ناتوانێت چونکە عێراق بۆ خۆی خۆ هەر یەکگرتووە نییە خۆ سەیتەڕی بەسەر هەموو ناوچە سونیەکانیشان نەکردووە دوایە ئەهلە سونیەکەش خۆ هەر بەو شێوەیە قوبڵ ناکەن ئەو عمقە سونیە عەرەبیەش کە لە پشت ناوچە مەسەلەسە سونیەکەوەیە ئەوە قوبڵ ناکە کە شیعە بەو شێوەیە ڕەفتار بکەن و هەروەکو چۆنەمان ئەم ڕەفتارانی پێشویان کردوێتەوە لەبەرەوە نازانم یعنی اینجا شیعە بەڵێ هەوڵەدا بۆی سڵتەی مەرکەزی هەمووی بکەوێتەوە بەردەست چونکەوان لە قازانجیانە هەروەکوتم چونکە مەزەبێکی یان دید و ڕاوبۆچوونێکی ئایدۆلۆژیان هەیە و بانگەواز بۆ فکر و مەزهبەکەیانەکەن وانوێ بڵاو بێتەوە ئانوێ لە جیاتیەوەی فیدرالی دروست بیانێ و سڵتەیەکی مەرکەزی بێ بۆیە و حیزبی بەحث لە وەزارەتی تەربیەوە هەموو پلانێکدانن بۆ پەروەردەکردنی خەڵک لەسەر خۆشویستنی ئایەتوڵا سیستانی بەڵام کە ئەمەیان پێ ناکرێت طبعاً لە دژی ئەو مەشروعانە بەو شێوەیە ئەوەستنەوە بەڵام لە ئەسڵا بە تەکید پێیان ناخۆشەوە مەسەلەسە سونیەکە ببێ بە هەرێمێک وەکو چۆن ئێمە زوو لە تەسەوراتی ئێمە ئاوا بوو ئەمانۆ دەبێت بێ بە سێ ویلایەتی ئیسلامی ویلایەتێکی کوردستانی ویلایەتێکی سونی ویلایەتێکی شیعە و هەر یەکەش بە پێی ڕای خەڵکەکەی چی اختیارەکە دەستورێکی تایبەتی خۆی ببێ و هەمووشیان بەشدار بن لە دروستبوونی دەوڵەتێکی مرکزی هەروەکو کە پاکستان چوار ئیقلیمە و حکوومەتی ئیقلیمی خۆشی هەیە و حکوومەتی مرکزیشی لە ئیسلاماباد بەڵێ مامەسا بەشێک لە چاودێران پشگیری کورد بۆ پارێزگای سەلاحەدین و دیالە بە هەڵوێستێکی بە پەلە داهێن پێیان وایە کە کورد پەلەی کردووە لەوەی پشگیری لە بەهرێنبوونی و پارێزگایاناکە تۆ ئەم هەڵوێستە چۆنە بینی ئایا کورد پەلەی کردووە یان بەهرێنبوونی سەلاحەدین و دیالە لە سوودی هەرێمی کوردستانایە کە چەند فیدراڵەتێکی تر لە عێراقا زیاکە یا لە زێنی هەرێمی کوردستانایە نا لە کاتێکا کە ناتوانرێ بهێنرێنەوە سەر هەرێم طبعا کوردستان دیفاعیان لێ بکە باشترە ئەو کاتەگەر فیدرالەکە بۆ نمونە ئەگەر دیالەکە فعلەن بوو بە فیدرالی و خۆی گرت و ئەو کاتە کوردستان ئەبێ بە پشتگیریەکی باشی ئەو کەمەنەتەوایەتیە کوردیەی کە لە دیالە بێبەش نابێ ئەو کاتە لەبەرەوە ئەمە بۆ خۆی نقطەیەکە ئەگەر نەخرایەوە سەر کوردستان بەڵە بەتەکی طبعا کوردستان تەئیدی ئەوانە بکە باشتر بۆی پشتیان بگرێ و بتوانێت یارمەتیان بدەن بەڵێ مامەسا تۆ باسی ناوچە سونیەکانێک کرد باسی سێگۆشی سنیت کرد لە عێراقا کە قوڵی ناکەن شیعە دەسەڵاتێکی مرکزی هەبێت و شەکانی خۆی فەرز بکا بە سەریانە هەرچەندە ئێمە ساڵانێکی زۆرە ئەو ناوچە سونیانە بینین بێدەنگن بە تایبەت لە دوای ڕووداوەکانی فەلوجە و ئەو ئاژا و شەڕانی لەو ناوچانە دروست بوون بەڵام تا دوێنێ ئەم ناوچانە زۆر لە دژی فیدراڵێت دەوەستانەوە زۆر لە دژی هەرێمی کوردستان قسەیان نەکرد کە هەرێمێکی فیدراڵیە و فیدراڵێتیان بە هەڕەشە لەسەر پارچەبوونی عێراق دانا کەچی ئەمڕۆ خۆیانە بینین زۆر سەرسەختانە داکۆکی لە فیدراڵێتەکەن و داوایەکەن و شەڕی لەسەرەکەن
ئەم گۆڕانە لە هەڵوێستی سونە لە عێراقا بوو، یعنی هەیە سونە هەست بە غەدرەکە یان ئەمە بڕیارێکی سیاسی و تاکتیکێکی سیاسیە لەم کاتا بەکارهێنێت. تأثیری یەکەم لەوەی کە هەندێک طبعا زۆرینەش نین بۆی جەنابیشت بزانی و بینەرانی بەڕێزیش زۆرینەی سونی عەرەبیەکە نییە کە تەیدی فیدرالی کورد نەکا بۆ نمونە یا وابزانە فیدرالی کورد دەبێ بەهۆی لەتلەتبوونی عێراق ئەوە ئاحادێکن خەڵکانێکن ئەنجا دووریش نییە کە تەسیراتی ئاڕاستەی بەعسێتیان لەسەر مابێ بە هەر ئیتیجاهێکیانەوە بێ یان وابزانن کە سڵتەی مرکزی طبعا لەبەر چاو نەکردنەوەی خۆیان وابزانن سڵتەیەکی مرکزی کە سنیتیایە باڵا دەست بوو ئەبێ بێتەوە دەستیان یعنی ئەو لعبە گەورەی کەوا بەرامبەر بەوانیش کرا و شیعەش هێنرایە پێشەوە ئەوان طبعا بە تاکید تەمەنایەوەکن کە وەزعەکە وەکو جارانی لێبێت و ئەمە یەک لەلایەکی تریشەوە بەنیسبەتی ئەو شتە استراتیجیە گەورەی کە ئەمریکا لەگەڵ شیعەکانە کردوێتی یعنی هی ئەوە نییە هەروازوو هەڵوەشێتەوە بەڵام ناوچە سونیەکە ئێستا هەمویان لە دوای مەشروعێکن طبعا بە هێزەکانی مقاومە و بە هێزەکانی سیاسی و ئەوانش کە لەگەڵ تارق هاشمی فەشەلیان هێنا بڵێن مەشروع سیاسیەکە هیچ خۆی نەگرت کاریگەری نەبوو هەمویان ئێستا لە مەشروعەکان کە هەوڵ بدەن ناوچە سونیەکە هەمووی ببێتەوە بە وەزعێکی وەکو فیدرالی. بەڵام مامەسا تۆ باسی مقاومەت کرد ئەو هێزانەی کە بەخۆیان لەن مقاومە لەو ناوچەیە زۆر بە توندی دژی فیدراڵە دۆستانەوە. بەڵام هەمویان وەکو یەک نین ئاخر چونکە هەر یەکەش بە تەوەجوهی خۆیەتی بەڵام هێزە زۆر دیارەکانیان ئەوانیان کە چالاکی زۆریان هەیە زۆر بە توندی دژی ئەو پلانە وەستنەوە و ئەمە بە مەشروعێکی ئەمریکی دانێن بۆ سەرەتای دابەشکردنی عێراق. نا ئێستا یەکێکی نەوەکو قاعیدە هی عێراقیەکان و نەوەکو جێشی ئیسلامیش شەمەری مەسەلەن چەند جار تەسریحی داوە و هەروەها ئەوانەی تریشیان ئەوانەی کە گروپی گەورن بلعکس من شتێکم لێ نەبیستون بەڕاستی کە دژی فیدرالیت بن جاوە فەرز نا دژی فیدرالیەتی کوردی ژوەستانە خۆیمە قابلە چاوەڕێەوە ناکەین تەڕەنمان بۆ ئەنێرن بیبڕن ئێ با بیبڕن ئێمە پێویستە ماڵی کوردی خۆی بەقووە بێتەوە ئەو کاتە کامەی دوژمنێکی زۆر زلهێزە خۆی مەجبورە تەعاملی لەگەڵا بکاتەوە بەس ئێمە بۆ خۆمانەگەر کە لە پارچە بووین و هەرێکە کەوتۆتە تەرەفێک و تەمان حکومەتانیش لەم اختلافاتانە ئیستیفادەکەنەوە هەرێکە پەیوەندی کاتەوە بەیەکی چیترەوە. بەڵام مامەساگەر ئەو هەرێمانە داوای پشگیری لە هەرێمی کوردستان بکەن سەلاحەدین داوای پشگیری لە هەرێمی کوردستان بکەو دیالە داوای پشگیری لە هەرێمی کوردستان بکەو مووسڵیش ڕەنگە لە چەند ڕۆژی ئایندا بە هەمان شێوە داوای پشگیری بکە ئەمە مانایەوە نییە کە بەهێزترین فیدراڵێت لە عێراقا فیدراڵەتی کوردیە. نا لەبەرەوەی کورد طبعا جەناب تەزانی کورد شتێکی ترە بە زۆر لە کابە عێراقەوە ئەجینا کورد کاکەجان شعبی خۆیەتی سەقافەتی خۆیەتی دید و تێڕوانین و تاریخی خۆی و ناوچەی خۆی و کللتوری خۆی و هەموو شتێکی لە عێراق جیاواز کاکە ئێمە بە زۆر لکاندویانین بەم عێراقە عەرەبەوە ئێمە هیچ پەیوەندێکمان پێوەی نەبووە ئێمە پەیوەندی کابرا لە خورماڵەوە لەگەڵ مەریوان هەی بۆ خۆ قابلە لە خورماڵەوە نەڕۆشت و جۆز ببا لە فەلوجە بیفرۆش کابرا لەگەڵ دیاربەکرا لەگەڵ ئامەدا لەگەڵ ئەو ناوچانەیە تیجارەتی کردووە کابرای هەولێر ئەو خەتی شیوە ڕەشەی بەکارهێناوە چووە بۆ خانێ بۆ ئەوێ یعنی خانەوادەی بەرزانی کە لیان قەوماوە چوون بۆ منتقەی مووسڵ نەچوون بۆیە چوون بۆ منتقەی ڕاژان و چوون بۆ خانەوادەی شێخ عوبەیدڵڵای نەهری وەمانە کاکە ئێمە وەکو کورد هەمومان ناسۆرەکە یەکتری باشترە خوێنینەوە گر کابرایەکی تری عەرەبی عێراقی لەو ڕۆژەوەی ئەم عێراقە مەلعونەش دروست بووە واتە عێراقی جوگرافیایی سەنەمەکەی ئینگلیز کورد چی قازانجێشی لێ کردو ئەمە معنای وانە ئەوان اعتراف بە فیدرالیەکەی کورد دەکەن بەس لەبەر اعتراف بەوە ئەکەن کە کوردستان لەبەر ئەوەی خەباتێکی توولانی هەیە دەعمێکی نێودەوڵەتی هەبووە ئەنجا ئەم ئەزمونەی کورد بۆ خۆی دید و ڕوئیەیەکی داوەتێ و ئامادەش نەبووە سەر لەنوێ لەگەڵ حکوومەتێکی مەرکەزیە پێک بێتەوە هاوکاری احتیلالی بۆیە کردووە بۆ اعتراف بە فیدرالیەکەی بکرێ ئەو مادەی 140 تەسبیت بکرێت ئێستا خۆلەی تەنازل ناکاتەوە لەبەر خاترەوەی عەرەبێک ڕازی بێ بۆ یان ڕازینە. بەڵێ زۆر باشە مامەسا کاتی بەشی دووەمی چاپێکەوتنیم هەفتەیەشمان کۆتایی هات پێم خۆشە لە بەشی سێمی ئەم بەرنامەیە بینەرانی بەڕێز لەگەڵماندا بمێنەوە هەوڵ دەین باز لە ئەدای حیزبە ئیسلامیەکان لە ئێستای واقعی ئێستای کوردستانە بکەین و باز لە هەندێک لەو ڕووداوانە بکەین کە لە ڕابردوو لە
کوردستان ڕوویاندا و بەتایبەتیش ڕووداوەکانی هەفتەی شوباڵ و ئەوەی بە دوای داهات و هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ڕێگای بە شەفافبوون و ئاشکراکردنی هەندێک لە گرەبەستەکانی نەوت. مامەستا زۆر سپاس دەکەم کە لە بەشی دوم لەگەڵماندا بووی. خۆشەویستان بەشی دومی چاپێکەوتنەکەمان کۆتایی هات تا بەشی سێم بێک دەکەینەوەوانێ بەشاریتان دەسپێرم.